بەڕێوەبەرایەتی هونەری شێوەکاری سلێمانی و ناوەندی حەوت ڕەنگە پێشەنگایەکی فۆتۆگرافی تایبەت بە کوردانی خوراسان لە شاری سلێمانی کردەوە. سەرجەم فۆتۆکان لەلایەن فۆتۆگرافەری ئیبراهیم سەداقەت گیراوە. بۆ زانیاری زیاتر لەبارەی پێشەنگاکە هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاتری لایە. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سپاس ئاکام ئێمە ئێستا لە هۆڵی مۆزەخانەی شاری سلێمانین. دیارە ئەمڕۆ لێرە پێشانگایەکی تایبەت بەکارە فۆتۆیەکانی فۆتۆگرافەر ئیبراهیم سادقی دەکرێتەوە. دیارە پێشانگاکە باس لە کللتور و شێوازی ژیانکردنی ناوچەی خوراسان دەکات. بۆ ئەم مەبەستا من میوانداری بەڕێز کاک ئیبراهیممان کردووە کە بەڕێزیان فۆتۆگرافەرن و خاوەنی پێشانگاکەن. کاک ئیبراهیم بە ئەرێک نەبێ بفەرمووی تێرە سپاس دەکەم. کاک ئیبراهیم سلااوت لێبێ، ئەمە چەندەمین پێشانگای بەڕێستانە کە لە شاری سلێمانی نمایشیان دەکەیت و پێشانگاکەت گزارشتن لە چی؟ سلام و خستنباشی لكل بینندگان عزیز. و اولین نمایشگاه من لە سلیمانی برگزار دکم و عشق و علاقه منو که به اومد سلیمانی فرهنگی خواهی کرمانجی منطقه خراسان شمالی لنمایش داینم که کل آشنا بانجا فرهنگی من رسم نمایشگاه عکس مرتبط رسم و رسومات آینی نه کرمانجی نه خراسان شمالی جا فرهنگ و جا نانچکرن و جا دعوتان و جا دعوت ونا کل برگزار ما اکسلانیه فرهنگ کرمانجی ما خواست نشان بینی جا کل دنیا آشنا بان که آقا لخراسان و شمالی جی کرمانج هنه کرد هنه گرنگترین ئەو کللتوری کە لە ناو خوراسانە هەیە گرنگترینیان کامانن کە ئێستا تۆ لە پێشانگاکەتان نمایش کرد بێ؟ فرهنگ کرمانجی لە خراسان شمالی فرهنگ کرمانجی دعات ببینه کنه نه جلوبرگه کرمانجی نه که لە منطقه پرتری دعاتی نه کرمانجی و سنتی پردگرن نه که و نسلا جابینه نره که مثلا ناز کن که آقا فرهنگ کرمانجی و اصالت و جلوبرگی ما کرمانجی چنه؟ سپاس بۆ بەڕێز کاک ئیبراهیم کە بەڕێزیان خاوەنی ئەم پێشانگا ناوازەیان. من دەمەوێت بەڕێز کاک بەختیار سعیدیش بدوێنم کە بەڕێزیان لە پرسراوی ناوەندی حەوت ڕەنگەن و ئەمڕۆ لێرە هاوکار بوون بۆ کردنەوەی ئەم پێشانگایە. کاک بەختیار سپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشە باسێک لە بیرۆکەی ئەم پێشانگایە بکەین و هێنانی کللتور و ژیانکردنی ناوچەکانی تری کوردستان بۆ شاری سلێمانی. دیارە جێ خۆشحاڵەیە کە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ یاخود ماوە لە دوای ماوە بتوانین دابوونەریتی ناوچە جیاوازەکانی کوردەواری ئاشنابین. دیارە خۆڕاسان ژێکێکە لەو ناوچانەی کە بڵێن ژمارەیەکی زۆر لە کورتایە ئاژیت. ئەم ژیانە تایبەتمەندی هەیە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی ژیانەوە لە ڕووی هەموو ئەو بەشانی کە ئینسان تیاژی جیاوازێکەیە، بەڵام بە کاریگەری لە سەر وڵاتەکانی نزیک لە خۆیان ئاگەر ناو ئێران خۆی بە یاخود وڵاتانی نزیک لە سنوورەکانەوە، بەڵام بەکۆ توانین بڵێن ئەم ناوچەیە کللتورێکی زۆر تایبەتی هەیە، کللتورێکە کە ئێمە وەکو پێویست پێی ئاشنانین. دیارە لە ڕێ و پەیوەندی کە ئەوان ناوەندی حەوڕەنگەیان کرد توانیمان ئەم پێشانگایان بۆ بکەینەوەیە کە ئاشنابوونێکی زۆر تایبەتە بە کللتور بە جلوبەرگ بە جۆری خواردن بە مەراسیمە کللتوری و هونەریەکانی ئەوان لە سلێمانیە. تا چۆنێک گرنگە ئاڵ و گۆڕی نێوان کللتورە جیاجەکانی ناوچەکانی کوردستان هەبێت لە ناو یەکترا هەم بۆ ئاشنابوونی کارەکانی یەکتر و ژیانکردنی و بۆبینینی ژیانکردنی ئەوانش لە لای ئێمە تا چەندێک تۆ ئەمە بە گرنگە زانین؟ بەدڵنیایە زۆر گرنگە بەتایبەت کە کوردن ئێمە بێ شانازی بە هەر کوردێکە بکەین لە هەر بەشێکی دنیاە هەبێت کە وجودی هەبێت ئێمە گرنگە لێ نزیک بینەوە بیکەینەوە بە بەشێک لە ژیانی خۆمان. دوجار ئێمە هەمووان بەیەکەوە بەهێزتر و بە جوانترە بین. ئێستا ئەوان هەر لێستەوەی ئێمەیان بانگێش کردو بۆ ساڵی داهاتوو لە مانگی 50 مەراسیمێکی زۆر تایبەتیان هەیە کە ئێمە بەشداری مەراسیمەکەی ئەوان بکەین. ئەم تێکەڵاو بوونە پەیوەندی کۆمەڵایەتی دروستەکە، پەیوەندی خۆشەویستی هاوڕێیەتی و کەسایەتی دروستەکە لە هەمان کاتەکارێکی نیشتیمانیشە بەڕاستی. باسێک لە پێشانگاکەمان بۆ بکەیت. زۆرینەیان ئاهەنگی بوو گواستنەوە یاخود ژیانکردنی ئەو ناوچەیە پیشانێن. ئەمە تا چەندێک سەرنجی بەڕێستانی ڕاکێشاوە؟ من کاتێک کە فۆتۆکانی بۆ ناردم ئەوی کە بۆ من زۆر جێی سەرنج بوو، زۆر جێی دڵخۆشی بوو، جۆری جلوبەرگەکانیان بوو. ئەو جلوبەرگانی کە لە مەراسیمەکانە لە کاتی با بڵێن ژن گواستنەوەیە مەراسیمێکی زۆر تایبەتیانە لە ناو مەراسیمەکە کۆمەڵی بەشی جیاوازی تایە.
بوونی جلەکان بۆ من زۆر جێی سەرنج بوو بە تایبەتیش کەوتی کوردم و کرمانجین لەوێ ئێستا ڕاستەوخۆ وتم ئێمە پێشنگایەکت بۆ بکەینەوە لە سلێمانی. بە هیوای بەردەوامی و دەستخۆشی و سپاسدانەکەم بەڵێ ئاکام لێرە پێشانگاکە ئەمڕۆ لە هۆڵی مۆزەخانی شاری سلێمانی کاتژمێر سێونی و کراوە دەبێ تاکو 4 ڕۆژی تریش ئەم پێشانگایە بەردەوامی دەبێت و بینەران دەتوانن سەردانی هۆڵی مۆزەخانی سلێمانی بکەن و بێبەش نەبن لە بینینی کولتور و ژیانکردنی کوردانی خوراسان. بەڵێ ڕێژنە ڕزگار سپاس بۆ تۆ میوانەکانت.